بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد الأمين وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان بەڕێزان، سلام و ڕەحمەتی خوای گەورەتان لەسەر بێ. خۆشحاڵین لە وانەیەشتر لەوانەکانی تەفسیری سوورەتی حەشر، لەوانەی دووەم لە ئاەتی ژمارە 8 تاکو ئاەتی ژمارە 12 بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەینەوە لەو ئاەتانەی کەوا خوای گەورە سوبحانەهو وتەعالا باسی کۆچەران و باسی پشتیوانان دەکات. لە ئاەتەکانی پێشوو پەیوەندی ئەو چەند ئاەتە لەگەڵ ئاەتەکانی پێشوو لە سەرەتای سوورەتی حەشر خوای گەورە سوبحانەهو وتەعالا باسی دۆستایەتی فەرموو، باسی کرد کە بە دەرنانی جوولەکەکان بوو لە شاری مەدینە کە دەبێت ئینسانی موسڵمان و کۆمەڵگەی موسڵمان کۆمەڵگەیەکی پاک بێ، موسڵمان دڵی پاک بێ، واتە تەنیا پشت و پشتیوانی خوای گەورە و دینی خوای گەورە و پێغەمبەر و موسڵمانان بی، خۆی بەدەر بنێ، بەڕائەت بکە لە هەموو کوفر و کافر و بێدین و شەیطان و صفەت شەیطانێک. خوای گەورە سوبحانەهو وتەعالا لەو چەند ئاەتە پیرۆزە نمونەیەکمان دەخاتە بەردەست کە نمونەیەکی مێژوویە لە تاریخ و مێژووی هەموو بەشەریەت. بەڕاستی نمونەی ئاوا زۆر زۆر کەمە، زۆر ناوازەیە، زۆر شتێکی جوانە. ئەویش کە خوای گەورە نمونە دەینتەوە بە حاڵ و بار و دۆخی کۆچەران چۆن پشتیوانی خوا و پێغەمبەری خوا و دینی خوای گەورەیان هەڵبژارد لە پێناوی دینی خوا، هەموو شتێکیان کردە قوربانی. و خوای گەورە نمونە دەینتەوە پشتیوانان و ئەوان چۆنی بە هەموو خۆشەویست و شتێکی گرانبەهای خۆیان پێشکەشی ئەو کۆچەرانە کرد، ماڵ و دنیایان ناتە پێت ساو. ئەوانیش بەڕاستی بە شێوازێک کە شایستەی بار و دۆخی ئەوان بی قوربانیاندا پشتیوانیان کرد لە برایەکانی خۆیان، پشتیوانیان لە دینی خوا کرد، بەڕائەتیان لە نەفس و حەظ و بەشی شەیطان کرد. تەوەری دووەم مانای وشەکانی ئەو چەند ئاەتە پیرۆزە خوای گەورە سوبحانەهو وتەعالا دەفەرمێ ئوخریجوو للفقراء الذين أخرجوا. کەلیمەی ئوخریجوو وشەی ئوخریجوو واتە بە دەریان نان لە شار و وڵاتی خۆیان دەرکران، یەبتەغونە فەضڵا داوای بەخشش و ڕەزامەندی خوای گەورە دەکەن. تەبەوئەو الدارە والئیمان دامەزرا بووەکان لە ناو ماڵ و لەسەر بڕوا، یعنی ئەوانەی لە شوێنی خۆیان نیشتەجێ بوون. فی صدورهم حاجە واتە لە ناو دڵیان هیچ بغز و غەرەزێک نەبوو. ويؤثرون على أنفسهم واتا ويؤثرون على أنفسهم واتا أو مسلماني پشتیوانان ئەوانیان بە پێش خۆیان دەخست، خەساسە واتە بۆ خۆشیان پێویست بوون. يوقع شح نفسه واتە خۆپاراستن لە چروکی خودی خۆیان. غیلەن واتە ڕققین یان دەغەڵی. لەیوەلون الئەدبار پشتیان تێدەکەن، سەریان ناخن. تەوەری سێم لەو بابەتە مانا و تەفسیری ئاەتەکان. خوای گەورە سوبحانەهو وتەعالا لە سەرەتای تەفسیری للفقراء الذين أخرجوا من ديارهم تا دەگاتە ئەو چەند ئاەتە پیرۆزە. طبعا ئەو چەند ئاەتە پیرۆزە بە تایبەت ئاەتی ژمارە 8 لەگەر ئاەتی ژمارە 9 سەبەب نزولێکی هەیە، هۆکاری دابەزینەکەی زەیدی ئەسەم دەجێڕێتەوە. دەفەرمێ ئەنساریەکان وتیان ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، زەویەکانمان لە نێوان ئێمە و برا کۆچەریەکانمان نیو بە نیو، یعنی نیوە بە نیوە دابەش بکە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی نەخێر، بەڵکو بژێویان لە ئەستۆ بگرن، بەرووبوومی زەویەکانتان لە نێوان خۆتان دابەش بکەن، زەوی خۆتانە. وتیان ڕازین بەما، یعنی بەو شێوەیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە گەریدانە فەرمووی کاکە لوم باڵ و شتی خۆتان دەدەنا ئەو کۆچەریانە، نا بەس بیان حەوێننەوە خواردنیان بدەنێ، حتى جێو پێی خۆیان دەگرن، حتى نیشتەجێ دەبن. ئەو وەختی ئاساییە کەوا
مالكشيان بدني بله. هل وكو أبو هريرة دجيرتوا دفرميه أو أتدابزي لدرباري أو كوا دفرمي پیغمبری خواه صلی الله عليه وسلم تولای خیزانکانی میوانه چی هات پیغمبری خواه صلی الله عليه وسلم لوی پیغمبری خواه تولای خیزانکانی وتی میوانکم هيا آیا کستا شتێکتە لە ماڵی هەیە ئەو میوانە بینمەوە بیدەینێ دەڵێ خێزانەکانی وتیان فقلنا ما معنا إلا الماء والله ئەی پێغەمبەری خوا لە ئاو زیاتر هیچمان نییە. پێغەمبەری خوا هاتەوە مزگەوت فەرمووی من يضم أو يضيف هذا أو میوانم هەیە من لە ماڵی هیچم نییە خواردنێک شتێکی بدە میوانداری بکەم کەس هەیە لەگە خۆی بیباتەوە و میوانداری بکەم. فقال رجل من الأنصار پیاوێکی ئەنساری هەستا وتی ئەمن ئەی پێغەمبەری خوا بۆیە تۆ لای خێزانەکەی وتی ئەکریمی ضیف رسول الله ئەی ئافرەت ئەو میوانە میوانی پێغەمبەری خوایە ڕێزی لێ بنێ دەبی بە هەر شێوازێک بی هەوڵ بدەی ئەو میوانە ڕێزی لێ بنێ چکە ئەوە میوانی پێغەمبەری خوایە. ئەو ئافرەتە گوتی ما عندنا إلا قوت صبياني والله پیاوەکە تەنها بڕە خواردنەکی زۆر کەممان هەیە ئەویش بەشی منداڵەکانمان بەشی منداڵە وردەکانمانە. پیاوەکە گوتی ئامادەی بکە خواردنەکە چراکە دابرجێسێنە منداڵەکان بنوێنە کاتێکەوە نانەکەت دانا ئامادەت کرد منداڵەکان دووستن لەو وەختەیدا نانەکە ئامادە بکەم من لەگەڵ میوانەکە نانەکەی دەخۆوە دەفەرمێ لەو کاتەدا کە نانەکەت دانا خەریکی خواردنێ بن من خەریکی چراکە دەم وەکەوەی کە چای کە مڕێکی بێخم بە شێوەک لە شێوەکان بەبێ ئەوەی میوانە کەس بکات وا دەکەم چرایەکە بکوژێتەوە. فجعل يرياني كأنهما يأكلان ویان کرد ئەوان یعنی ئەو میوانە و نیشان دەکە ئەوانش لەگە میوانەکە ناین دەخۆ نەکو تەریق بیتۆ برێنها ئەو خاتوکە خواردەکە بەشی یەک کەسی بووە. لێ دەفەرمێ فەباتە تاویەی ئەو ژن و پیاوە لەگەر منداڵەکان بە زجی برسیمانەوە خواردنەکەیان لە پێش میوانەکەی دانا چراکە کوژاوە لۆیە میوانەکە نەیدەدیت کە ئەوان دەخۆنیان ناخۆن لۆی وا خۆی نیشاندا ئەوش دەگە میوانەکەی دەخوا بەڵام خواردنەکەیان هەربای میوانەکە بوو میوانەکەش تێری خوارد لەو کاتەدا. فلما أصبح غدا إلى رسول الله كبياني داهات تشو لاي خزمة پیغمبري خواه صلى الله عليه وسلم أو صحابي پیغمبري خواه كبوشي ويا ريزي لميواني پیغمبرنا خويو خيزانيو من دالكاني همو ببرسيتي مانوا إثاري كرت قرباني دا لبيناوي أوي كوا ريز لميواني پیغمبري خواه بده پیغمبري خواه صلى الله عليه وسلم فرموي ضحك الله الليلة أو عجب من فعالكما فرموي والله خواي قورا بيكني بو كردوي ايوه كرتان بخوتو خيزانت يان خواي قورا سري خواي قورا تعجبي كرت لو كردار جواري ايوه انزامتان دا خواي قورا وآتي دابزان فرموي ويؤثرون على أنفسهم ولو كان بهم خصاصة ومن يوق شح نفسه فأولئك هم المفلحون. إمام بخاري وحديثي جيرايتوا بله دين تفسيري آية كان لا آية جمارهاش خواي قولة دفنوه للفقراء الذين أخرجوا من ديارهم وأموالهم يبتغون فضلا من الله ورضوانا وينصرون الله ورسوله أولئك هم الصادقون. دفرمي خواي قولة سبحانه وتعالى للفقراء المهاجرين الذين أخرجوا من ديارهم وأموالهم بو أو هاولا كوترياني كوا أخرجوا من ديارهم أواني با زوري زورداري بناتساري ببيويستي خويان با لجير زبرو زنگچي زور لشاركي خويان لمالي خويان بدرنران أخرجوا واتا بدرنران يعني خوان عزيان لنبو مالي خويان بدي بيلن عزيان دا كدين داري بكن بلام كافر سرسخت كانوا مشرك كاني مكة زوريان ليكردن اشكندو آزاريان دان لويا هيت علاجو مفرق نما هيت تساريق نما بويا هستان شارو مالو خاكو ولاتي خويان بديهش بشيوازك هرتي مصلحتو برجواندي وشتيان هبو
ئاوە بەجرچی بەری هاتنە دەرێ و ماڵ بەجیان لە پێناوی خوای گەورە ئوخریجو من دیاریم لە ناو ماڵی خۆیان بە دەریان وە ئەموالیهم دوکانەکەی مەسلحەتەکەی بازرگانیەکەی هەرچی هەبوو هەر هەمویان بەجی هێژ لە پێناوی خوا لێ ئەو سەحابانە گەیشتن بە ڕەزامەندی خوا و گەیشتن بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە شاری مەدینە هەموو شتێکی خۆیان کردە قوربانی حتا سوهەیب ڕومی ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ کاتێک کە کۆز دەکات دەڕوا مشریکەکان و کافرەکانی مەکە ڕێی لێ دەگرن دەڵێن وەرە ئەتوو کاتێک کە هاتێ ناو ئێمە کابراکی سەعلوک واتە کەسێکی فەقیر و هیچ تشتێکت نەبوو واللهی لێ ناگەڕێیت لەو شارەی ئێمە بڕۆی ئەو ماڵ و سەروەت و سامانی کە لەکن ئێمە پێکەتێنای و ڕۆیشتیا مەگەر پارەکەمان لەو بەجی بێلی دەڵێ سوهەیبی ڕۆمی گوتی ئەگەر ماڕەکەتان پێ بدەم ڕێم دەدەن بڕۆم گوتیان بەڵێ وتی ماڵەکەم لە فرانە شوێن شارتەوە بڕۆن هەمووی لە خۆتان بن تەواان ئەوانە بڕایان بە قسەی مسلمانان دەکرد کاتێک سەیریان کە هیچ پارەی پێدیا بالفعل گەڕانەوە پارەکە و ماڵ و سەروەت و سامان و هەر هەمووی دوکانەکەی کە کابراایکی حەداد بووە ئەو سوهەیبی ڕۆمیە بەجیهێشت لە پێناوی خوا خوای گەورە لە ئاەتی قورئان فەرمووی ومن الناس من يشري نفسه ابتغاء مرضات الله هەندێک لە هاوڵان هەندێک لەو خەڵکە هەیە لە ئەصحابی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم يشري نفسه يشري لە زمانی عەرەبی يعني يبيع نفسه خۆی دەفرۆشتە دینی خوا خۆی دەفرۆشی ابتغاء مرضات الله هەموو ماڵ و سەروەت و سامانەکەی دەدا لە پێناوی ڕەزامەندی خوا لێ خوای گەورە لێ دەفەرمێ ئەو کۆچەریانەی کەوا بەدەرنران لە ناو ماڵ و لە ناو خانووەکەی خۆیان و لە ماڵەکەی خۆشیان هەمویان بەجی هێشت و وازیان لە هێنا لە پێناوی چ يبتغون فضلا من الله ورضوانا تەنها مەبەستیان ئەوانە ڕەزامەندی خوای گەورە بووە فضلا من الله خوای گەورە بەخششێکیان پێ بدا فەزلی خوا چییە فەزل و بەخششی خوا دوو بەشێکیان لە دنیایە خوای گەورە ڕێزی لێنان خوای گەورە تۆڵەی لۆکردنەوە خوای گەورە ئەوانەی کردە سەر مەشقی هەموو دنیا ئەصحابی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر سەحابەیەک لەوانە کاتێک کە ناویان دێ ئێمە دەبێن رضی الله عنهم ئەوە ڕێزی دنیایی بوو خوای گەورە لەوانەی نار ئەوانە بوونە سەر مەشق ئەوانە پیاوانێکن خوای گەورە لە قورئانی وەصفیان دەکا من المؤمنين رجال صدقوا ما عاهدوا الله عليه ئەوە فەزل و بەخششی دنیا ئەدی لە قیامەتێ ئەوە بوو کە خوای گەورە ڕەزامەندی خۆی پێیاندا خوای گەورە لێیان ڕازی بوو خوای گەورە بەهەشتیان پێدەدا ئەوانە لە نزیک مەقامی پێغەمبەرن صلى الله عليه وسلم فضلا من الله ورضوانا خوای گەورە لە پێناوی ئەوان ئەنجامێن خوای گەورەش ئەو فەزل و ڕزوانەی خۆی پێیان بەخشی وينصرون الله ورسوله وبويا ئەو قوربانیاندا بۆ سەرخستنی دینی خوا و بۆ سەرخستی پێغەمبەرەکەی خوا صلى الله عليه وسلم بەڕاستی ئەوانە پیاوی مرد و گەورە بوونە کەوا بە هەموو شتێکی خۆیان کردە قوربانی لە پێناوی سەرخستنی ئەو دینەی خوای گەورە سبحانه وتعالى أولئك هم الصادقون خوای گەورە دەفەرمێ بەڕاستی ئەوانە کەسانی سەرڕاست و ڕاستگۆ بوونە لەگەڵ خوا لەگەر پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم و لەگەر دینی خوا ئەوانە بەڕاستی لەو ئیمانەی کەوا لە ناو دڵیاندا هەبوو بە کردار تەصدیق و پشتڕاستیان کردەوە أولئك هم الصادقون ئەوانە ئیمانداری ڕاستەقینن ئیمانداری ڕاستەقینە ئەو کەسەیە کەوا ناو دڵی لەگەر زاری لەگەر کردارەکانی هەموو یەک بێ ماڵ و سەروەت و سامان و قسە و گفتاری هەمووی لەگەر ئەوەی ناو دڵی ئەو کە ئیمانەکەیە یەک بی ئەوانە بەڕاستی ئیمانداری تەواون لێیە ئیماندار دەبێ ئەو کەسەبی کە بەڕاستی کردارەکەی لە پێشی گفتاری بیتن لە ئاەتی دواتر خوای گەورە دەفەرمێ سبحانه وتعالى ئەو ئاەتی پێشی باسی کۆچەریەکان بوو ئەدی پشتیوانان ئەدی خەڵکی شاری مەدینە ئەوان هەڵوێست و مەوقیفیان چۆن بوو دەبی ئەوان چەند گەورە بن دەبی ئەوان
قوربانیەکیان دابێ. خوای گەورە دەفەرمێ والذين تبوأوا الدار والإيمان من قبلهم يحبون من هاجر إليهم. ئەوانەی کەوا والذين ئەوانەی کەوا تبوأوا الدار، معنەتی تبوأوا الدار واتە لە ناو ماڵەکانی خۆیان نیشتەجێ بوون. کەلیمەی تبوأ واتە نیشتەجێ بوون و ئۆقرەیان گرتبوو لە شوێنێکی خۆیان لە ناو ماڵ و حاڵی خۆیان دابوون، خەڵکی مەدینە پشتیوانان. والئیمان وەلەسەر ئەو ئیمانەی لە ناو دڵیان دابوو دامەزرا بوون، واتە ڕاڕا نەبوون، منافق نەبوون. خوای گەورە کە دەفەرمێ والذين تبوأوا الدار والإيمان، یعنی کوو لە ناو ماڵی خۆیان نیشتەجێ بوون، ئارام بوون، هیچ مەترسێکیان لەسەر نەبوو، و لەو ئیمانەی کە هەیان بوو ئیمانەکەشیان دامەزراو بوو. واتە صفەتی دووڕووی و نیفاق و ئەولا تێدا نەبوو، خۆیان یەکلا کردبەوە لە بۆ دینی خوای گەورە سوبحانە وتەعالا. ئەو کۆچەریانە ئەو کەسانە بوون کە لە بەیعەی عەقەبەی یەکەم و دووەم هاتن بەیعەتیان دا بە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم، ئاوە دەستیان خستە ناو دەستی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم بۆ چەند خاڵک. یەک لەوانە کەوا پێغەمبەری خوا داوای لێکردن سەری بخەن لە هەموو پێشهاتێک، لە هەموو ناخۆشیەک، لە هەموو مەترسیەک پشتیوانی پێغەمبەری خوا بن صلى الله عليه وسلم. بەڕاستی بەکردار ئەوەیان جێبەجێ کرد وسمع و طاعەیان هەبی لۆ پێغەمبەری خوا في المنشط والمكره، لكاتي خوشي لكاتي ناخوشي لقل بيغمبري خوا دابن صلى الله عليه وسلم. من قبلهم أوانا والذين تبوأوا الدار والإيمان من قبلهم يحبون من هاجر إليهم. أوانا كسانك بون كباوريان هنا بو بيشتر، يعني كسا بيشينا كان بون لها ولاني بيغمبر دس بيش خليان كلنا شاري مدينة. أوانا يحبون من هاجر إليهم، زور تامزروبون، زور حزيان دكت أو صحابة كوترياني خلشي مكة بين اللايان، يعني أو نبن بيزار بون أنا يوتسيو كاكا وخلق بصدمانيان دادا برعصينا وشاركيان هراسان كد ناخوشيان كد نا بلكو أوانا كسانيك بن يزور تامزروبن بيغمبري خوا صلى الله عليه وسلم خلطي شاري مكي بين اللايان ولا يجدون في صدورهم حاجة. هيد دودليك، هيد قريك، هيد عاجزيك، هيد غم و پەژارێک لە ناو دڵیان نەبوو، هیچ پێناخۆشیەک لە ناو دڵیاندا نەبوو. مما ئوتو لەو ماڵەی دەیان بەخشی بە پێغەمبەر و خەڵکی کۆچەریەکان. خوای گەورە سبحانه وتعالى فأخبر عنهم يبذلون ما عندهم من الخير، هەرچی هەیان بوو لە ماڵ لەو پێویستیانەی کە هەیان بووە دەیان بەخشی لە پێناوی خوای گەورە سبحانه وتعالى مع الحاجة إليهم، لقل أوي بخوشيان زور بيوز بون عندك زاد بس ديانقو كاكا وانا اللي قوماون أو أنا كوترن أو أنا لما لكاني خويا هاتي ندري إما وعد من ببيغمبري خويا دايا أقل له خوش من بيوز بين توزق لدوي خو من دقرينوا دينا أو هاولانا. لا يكرهون ما أنعم به على إخوانهم، أو تساكي كالقل برا كوتريا كان ينديان كر بيان ناخوش نبو ضد طبعا ليلة أجا تمشابكي خواي جور سبحانه وتعالى كبازك دفر بي بخل صفتي بخل وارو لو آت أومن لو بدر ديختن كأوانا الرزيلية نكد يك دوام حسوديا نبوة لنا وديان لو. ولهذا البخل والحسد من نوع واحد، فالحاسد يكره ما يعطي غيره. حسودي كابرا طبيعتي وايا حزدك أوي كسي برامبر هيتي نبيت أوي هيتي لناوبتي نمينيتا، وأو كسي كرزيلة لا يحب العطاء، رزيل عزناك مالي ببخشين كوات دو صفتها حسودي رزيلي، رزيل أوي هيتي نابخشين بلام حسود كصفتك زور خطرة حزدك أوي لدستي خدشيش نميني أو براسي زوزر خطرة. ابن تيمية رحمة خواه لصر به دفرمي أو صحابانا أو دو صفة بهيش شوي قلنا ضديان نبوة لو يخواه يقول بو شوي وصفي عندك ولا يجدون في صدورهم حاجة، هيت حسودي بخلك لنا ضليان نبوة مما أوتوا لو ما لديان بخشي ببراكو تريكانيان ويؤثرون على أنفسهم أو أوي هيان بو
برا کۆچەریەکانیان بە پێش خۆیان دەخست. کەلیمەی ئیثار واتە لەو کاتەی لۆ خۆت شتەکت پێویستە بەڵام خۆت مەنع دەکەی ئەو شتەی لۆ خۆت بەکارناینی دەدەیە کەسی بەرامبەر بۆ خۆشت پێویستت پێیە. ئەوە صیفەتی ئیثارە. ئەو پەڕ و لوتکەی بەرزی صیفەتی بەخشینە. کەسێک لۆ خۆی پێویستیتی بەڵام بەکاری ناینی نایهەوێ دەداتە برایەکەی خۆی، ئەوە صیفەتی ئیثاری پێدەوترێ. لۆیە ئیبن القەیم دەفەرمێ فهذا في فضول الدنيا لەو شتانەی کە ئینسان ئەوە خوای گەورە کە باسی ئەو سەحابانە دەکا ويؤثرون على أنفسهم خەڵکی تر پێشی نەفسی خۆیان دەخەن لە ماڵ لە بەخشین لە پێدانی ئەو شت کەلوپەلانەی کەوا پێویستیان پێ بووە. فهذا في فضول الدنيا للأوقات في الطاعات واتە لەو کەلوپەلانەی دنیاش خەڵکیان پێش خستیان نەک لە مەسائلی وەقت نە مەقسەد پێچیە نابی ئەتو بێ کاتی خۆت لە پێناوی خەڵک بەشتی بێسوود سەرفکەی. في الفلاح في الشح بها بەڵکو ئینسان دەبی لە کاتی زۆر ڕەزیل بیتن. فمن لم يكن شحيحا بوقته هەر کەسێک ڕەزیل نەبی لە بۆ کاتەکانی خۆی فيكون مفلسا لە ڕۆژی قیامەتێ بەدەستی بەتاڵ لە تاکە و حەسەنات دەستەوە خزمەتی خوای گەورە سبحانه وتعالى. فالبخل بالوقت عمارة للقلب ڕەزیلی کردن بە کات ئاودانیکردنەوەی دڵەکانە. یعنی ئەتو ئەوها دانیشتی فکر دەکەیەوە کاکە وەختی خۆم لێ بەس بەفیڕۆ بدەم یاڵا سەد ئەستەغفر الله دەکەم سەد لا حول ولا قوة إلا بالله دەکەم سەد سبحان الله دەکەم سەد دار لە بەهەشتێ لۆ دەچیندرێ چەندین ئەجر و پاداشت لۆ دەدووسێ. لۆیە فيكون سببا في البر ئەگەر ئینسان ڕەزیل بوو بە کاتەکانی خۆی بەڕاستی زۆر دەوڵەمەند دەبی لە حەسەنات و چاکە. ئەوەش قولی ئیبن القەییمە لە تەفسیرەکەی خۆی هینایەتەوە کە باس دەکا. ويؤثرون على أنفسهم ئەو سەحابانە خەڵکی کۆچەرانیان پێش نەفسی خۆیان خست لە بەخشین لە ماڵ لە شتەکان وەلەو کانە بهم خەساسە لەگەڵ ئەوەی کە خۆشیان زۆر پێویست بوون. خەساسە یعنی لۆ خودی خۆیان زۆر محتاج بوون زۆر پێویست بوون بەڵام ئەوانیان پێش خست. ئەعلى مەقامی من وصفه الله ئەوە لوتکەی ئەو پەڕی بەرزی ئەو کەسانی سەحابەکانی پێغەمبەرن صلى الله عليه وسلم ئەنساریەکان کە خوای گەورە وەصفیان دەکات وەکو لە قورئانی پیرۆز خوای گەورە دەفەرمێ ويطعمون الطعام على حبه مسكينا ويتيما وأسيرا ماڵ دەبەخشن لە کاتێکدا ئەو خواردنەی دەیبەخشن زۆر خۆشەویستە لە کنیان چکە لە خۆشیان برسین زۆر تەماعیان تێدایە بەڵام خەڵکێک دێ لە دەرگەی دەدا خەڵکێک دەناسن کەوا خەڵکی فەقیر و هەژارە خواردنەکەی ناخوا دەداتە ئەوان. ئەوە صیفەتی ئیثارە. وهم يتصدقون بمالكي دكنا خير وهم يحبون ما تصدقوا به زور أو ماليان خوش دوي كاتك كدي بخشن لا حاجة وقد يكون لا حاجة بهم وهؤلاء آثروا على أنفسهم أو ني بيوستيان بمالكي نبي نا بخويان بيوستيان بيا بلام خرشك بيش دخن وكو ابن كثير لو باسي دكاتب وأروها أخوائي رأهن لآتك دفرمي لن تنالوا البر حتى تنفقوا مما تحبون ناقنا لوتكي برزي تاكا حتى أويك زوزو للا تنخوش ويستو بيوستانا نيبخشن انت أخوائي قولة دفرمي ومن يوق شح نفسه هركسي خوي بباريزي لو تروتي الرزيلي خودي خوي لو لير أخوائي قولة دفرمي شح نفسه طبيعتي همو إنسانك نوع عقل الرزيلي تدا خۆشەویستی ماڵی تێدا خۆشەویستی ماڵ شتێکی غەریزی ئینسانە لە ناو نەفس و طبعی ئینسان جێگیر بووە بۆیە ڕەزیلی دەبی ئینسان شەڕ لەگەر شەیتان بکات دەبی شەڕ لەگەر نەفسی خۆی بکات لۆی زاڵبی بەسەر ئەوەی کەوا کەسێکی بەخشندەی لێ دەرچێت فمن وقع شح نفسه هەر کەسێک خۆی بپارێزی لە ڕەزیلی نەفسی خۆی سمحت نفسه بأوامر الله أو كاتا زال دبي بس نفس الشيطان خوي أبري خواي يقول زي بزيدك
لو كاتد سركوت سرفراز بي أوج لتفسير السعدي باسي كدو رحمتي خوالي سربي ومن يوق شح نفسه هركسك خوي بباريزي لو رزيلي كالطبع إنسانا فأولئك هم المفلحون براسي أو كساري سر برزو براو كسانك للروج قيامة قازان زكن والذين جاءوا من بعدهم يقولون وأواني دواي أو كوتسرو بشتيوانانا لا مهاجر أنصار كان كاتك لدواي أوان دين يقولون كاتك صفتي أوانا دخين نوا كاتك مردايتي أوانا دخين نوا كاتك قرباني أوانا دبيثنو دبينن دلين ربنا اغفر لنا أي پروردگارا خوش ببي لچه لإيما ولإخواننا ولو برايانمان كوا الذين سبقونا بالإيمان كلبيشي إيموا بإيمانك توكما بإيمانك دامزراو بإيمانك بتو بردوان بونو رويشنو إيمان بزيش دينيكي زو جوانيان أوان بونا سببي أوي كوا أو دين جوان لبو إيما بميني توا ولا تجعل في قلوبنا غلة أي پروردگارا هيت غلك بغزك غرزك لنا وضل ما نبي برامبر أو هاولانا خوانا خواسة تنك بغز وغرز وقين الرقبون ولا الصحابة نشاني نفاقة نشان بعد سد شيء لبو كفر فنا بخوا وللذين آمنوا لبو أو باور دارانا ضليان هيت بغز وغرز شتيدانية برامبر للذين آمنوا برامبر أو باور دارانا ربنا أي پروردگارا إنك الرؤوف الرحيم براسي خود خدائي زور بسوز مهربان زور ببزهي زانا عند فرمون والذين جاءوا من بعدهم شيء أي بعد الصحابة لدوي الصحابة تيني شيهات التابعون شوين كوتوان ومن تبعهم إلى يوم الدين وهم أو مسلماناني لسري أهل السنة وجماعة رويشتن حتى روج قيامة أواننا أو كساننا وعلى هذا حملها مالك بيشوا إمام مالك رحمة إخوائي لسبي رايوي دريف دفرمي لو آية تابعين وحتى روج قيامتهم إيمان دار راس دروستا فقال إن من قال في أحد الصحابة قول سوء هركسك قسينا راست قسيتي خراب برامبر يكتاك الصحابة بك فلا حظ له في الغنيمة والفيء أو كسا أجر هات مسلمانان دسكوتي شريا ما دسكت هيج بشاشيديا وات بمسلمان راستقينا هجبان ناكري تكون ما في مسلماني تواوا لأن وصف الذين جاءوا بعد الصحابة لبروا إخوائي وصف أوان دكا كالدواي الصحابة هاتينا بأنهم يقولون ربنا اغفر لنا أو درن أي خدا لما خوش با كواتا هركسك زدي أو قسبك فقد خرج واتا لدين إسلام دردت يعني كسك قصي خراب برنبر بالصحابة بك لدين إسلام دردتي بكافر دبي تشكا بيتواني دقي قرآن أو قولش قول ابن جزية رحمة إخوائي لسلبي لتفسيرك هنا ويتي وهذا من واروها الشيخ سعدي دفر بي وهذا من فضائل الإيمان أو يتشك لصفات إيمان داري راستقينا أن المؤمنين ينتفع بعضهم ببعض حتى روج قيامته إيمان داران سوديا لبو يكتر دبي ويدعو بعضهم لبعض هندشيان دعالو هندشيان دكام أوش صفاتي برايتي إيمان دارا دبي لإيمان دارا كان ذهبي لتفسير السعدي هنا بيتي إن الدعاء أو إخوائي يريد فرمي ألم ترى إلى الذين نافقوا أي بيغمبري إخوة طبعا دعاء أو إخوائي يريد باسي إيمان داران راستو دروستي كد موقفيا برامبر بهاول أو زار إخوائي يريد باسي دور وكان دكا ألم ترى إلى الذين نافقوا أي بيغمبري إخوة آية أقداري حالي أو كسانني أواني كوان نافقوا أواني دورويان كد أواني دغليان كد أواني خيانتيان كد لو إيمانا يقولون لإخوانهم الذين كفروا بو براني خويان دلين ككافر ببروان لجولك كان من أهل الكتاب لجولك كان أهل الكتاب لئن أخرجتم لنخرجن معكم بوان دلين إما بشتي إيوين
ئەگەر ئێوەی جوولەکە دەربکرێن لە شاری مەدینە ئێمەش شاری مەدینە بەجێ دێڵین ئێمە براین ئێمە هاوکاری توین ولا نطيع فيكم أحدا أبدا هەتە مەشابکە ئەو منافقانە چیان دەگۆ ولا نطيع فيكم أحدا أبدا هەرگیز ئێمە بەگوێی هیچ کەسێک ناکەن مەقسەدیان پێغەمبەرە صلى الله عليه وسلم لە دەربارەی لە دژینگۆ یعنی ئەگە پێغەمبەری خوا ئەمرێک دەربکە لە دژی ئێوە شەرتان لەگە بکە شار بەدەرتان بکە ئێمە بەجێی محەممەد ناکەی هەرگیز وئین قوتیلتم و ئەگەر شەڕ لەگەر ئێوە بکرێ لەنەنسوڕەنەکم ئێمە پشتیوانی ئێوە دەکەین سەرتان دەخەی والله يشهد إنهم لكاذبون خوای گەورە شایدی دەدا ئەو منافقانە درۆی دەکەن واتە ئەگەر پێغەمبەری خوا بڕیارێک دەربکە شەڕ لەگەوان بکرێ ئەوان پشتیوانیان ناکەن بالفعل ئەو ئاەتە معجزەیەکی زۆر گرنگ و گەورە بوو کاتێک کە بەنی نەظیر بەدەنران لە شاری مەدینە هەر ئەسڵەن مووقیفیشیان نەبوو هەر سەلامیشیان لێ نەکردن هەر خۆشیان لێ نەکردنە صاحب لۆیە ئەوە بەڵگەیە لەسەوەی کە ئەو منافقانە هەمیشە صیفەتی درۆ صیفەتێکی زۆر باو بووە لە ناویان لئین ئوخرجوا لا يخرجون معه ئەگە جوولەکەکان شاری مەدینە بەجێ بێڵن ئەوان لەگەریان ناڕۆن ولئین قوتلوا لا ينصرونهم ئەگەر شەڕیشیان لەگەڵ بکرێ ئەوان سەریان ناخەن ولئین نەصەڕوهم ئەگەر لەگەریشیان بەشداری شەڕ و جەنگەکەی بکەن لەیوەلون الئەدبارە پشتیان پشت دەکەن لە شەڕەکە هەردێن ثم لا ينصرون دوای ئەوەش سەر ناکەون و بەڵکو دەدۆڕێن و شەرمەزاری دنیا و قیامەت دەبن سوود و پەندەکان هەڵێنجراوەکانی ئەو چەند ئاەتە پیرۆزە خاڵی یەکەم هەژاری دەردێکی کوشندەیە بۆیە خوای گەورە لە پێش ناڕەحەتی کۆچکردن باسی کردووە للفقراء الذين أخرجوا من ديارهم وأموالهم خوای گەورە باسی ئەحاڵی و باری فەقیر و هەژار دەکا بۆیە خوای گەورە هانی موسڵمان دەدا کە دەستکراوە بن بەرامبەر بە یەکتر خاڵی دووەم هەر کردار و گفتارێکی بچووک هەر کردار و گفتارێک بچووک بێت یا گەورە ئەگەر مەبەست و نیەتی باشی لەگەڵ نەبێت بەتاڵ و پوچەڵە یەبتەغونە فەضڵا من الله وەڕیضوانە ئەوانە مەبەستیان ڕەزامەندی خوا بووە هەموو کارێک پێویستی بە نیەتە بە تایبەت کۆت خاڵی سێم بەڵگەی بڕوای تەواو و ڕاست کردداری چاک و خۆیەک لایکردنەوەیە بۆ خوای گەورە بڕوای بێکردار وەک درەختی بێبەرە واتە ئیمانی تەواو ئیمانی ڕاست و دروست ئەوەیە عەمەلی لەگەربی تەنها بە زوبان و بە کردار ئەوە ئیمانی تەواو نییە خاڵی چوارم خدای گەورە دوا بە دوای باسکردنی کۆچەران بە هەمان شێوە باسی ئەنساریەکان دەکات کەواتە خزمەتکردنی دین زۆر فراوانە برا کۆچەریەکان کۆچیان کرد برا ئەنساریەکان باوەشیان لێدان و پشتیوانیان کردن کەواتە لۆیە مسلمان ئەو مسلمانەیە شوێ لە هەر شوێنێک بی بەسمەی خۆی پەنجەی خۆی بەجی بێلێ لەو دنیای کردارێکی کردبی بەجێرەی توانا و ویستی توانای خۆی خاڵی پێنجەم بەرزترین نمونەی بڕوا و چاکەکاری چیت بۆ خۆت پێخۆشە ئەوەشت بۆ براکەت پێخۆش بێ کەەوە پێی دەوترە ئیثار پێشخستی بەرژەوەندی خەڵکان لەسەر بەرژەوەندی تایبەتی خۆت پلەیەکی زۆر بەرزی ئیمانە خاڵی شەشەم قورچۆکی چروکی هۆکار و سەرچاوی زۆرێک لە کردداری خراپ و گوناه و تاوانێ دەبێتە هۆی نەبەخشی دەبێتە هۆی حەسوودی دەبێتە هۆی ئەنانیەت و خۆپەرستی دەبێتە هۆی پەیوەندی خزمایەتی و تێکەڵبوون لە ناو کۆمەلگە و مجتەمع هەروەکو بێ ئەمر و فرمانی خوا و پێغەمبەری خواشە صلى الله عليه وسلم خاڵی حەفتەم گومانی خراپ و قسەی خراپ بەرامبەر بە هاوڵان نیشانەی کوفر و دووڕوویە گومانی باش و هەڵوێستی جوان و باش بەرامبەر بە هاوڵان بەڵگە و نیشانەی ئیمانی تەواو و ڕاست و دروستە خاڵی هەشتەم هەر گومان و قسەکردنێکی خراپ بەرامبەر بە هاوڵان نیشانەی نیفاق و دڵپیسی و دووڕوویی دەبێتە هۆی کافربوونی ئەو کەسە خوا پەنامەمدا خاڵی نوێیەم دووڕووەکان هەروەک دڵ و دەرونیان پیس و ناپاک بوو بەرامبەر هاوڵان بە کرداریش ناپاک و دڕەش بوون بەرامبەر بە خودا و پێغەمبەری خوا خاڵی دەیەم هەروەک سفەتی هەرە دیاری دووڕووەکان درۆیە بەڵێن نەبردنەسەرە ترسنۆچیە
لۆیە ترسنۆکی نەبوونی هەڵوێستە لە کاتی پێویست و سەخت واتە ئەوان ترسنۆکن لە هەمان کاتدا لە کاتی تنگانە بەهانەی خەڵک نایەن. تەوەری هەفتە سەبارەت بە ڕوونکردنەوەی هەندێک باب. کۆچ هیجرەت چییە؟ کۆچ بریتە لەوەی لە بەجێهێشتنی وڵات یان شار و شوێنی کەسێک لە پێناوی خوای گەورە بۆ بەجێگەیاندنی دروشمەکانی ئیسلام، بۆ ڕۆیشتن و بەجێهێشتنی ئەو شوێنە لە بۆ شوێنیشتر بە مەبەستی جێبەجێکردنی فەرمانی خوای گەورە. کەواتە کۆچ ئەو کاتە کۆچە لە پێناوی خوا بێ، لە ترسی ڕزگارکردنی دینەکە و ئیمانەکە بێ، ئەوە مهاجرە، نەک لە پێناوی مەسلحەت و بەرژەوەندی دنیایی. کۆچ و کۆچەران بەو هاوڵان دەوترێ کە لە شاری مەکەی پیرۆز کۆچیان کرد لە بۆ شاری مەدینەی پیرۆز. سەبارەت بە ئاەتی لە ئین ئوخرجوا لا یەخرجون معهم، خدای گەورە باسی دوو ڕوجولەکان دەکات کە پەیمان نابەنە سەر، هەمیشە درۆ دەکەن و بەڵێنیان دا ئەگەر شەڕیان لەگەڵدا بکرد بەڵام نەیان بردەسەر. ئەوە یەکێکە لەو موعجیزانەی کە خوای گەورە باسی کرد ئەو پێش ئێو شتە ڕووبدا، لە دوایی چەندین ساڵ ئەو شتە ڕوویدا بالفعل منافقەکان هیچ موقیفەچیان نەبوو. سەبارەت بە صفەتی ڕەزیلی، ئەو صفەتە خوا و پێغەمبەری خوا ڕقی لەو صفەتەیە. ئەو کەسەی کە خاوەنی ئەو دوو صفەتەیە دائیمەن دوورە لە بەهەشت و نزیکە لە ئاگر. و هەروەها صفەتی قرچۆچی صفەتێکی زۆر خراپە، بەڵام لە بەرامبەریش ئیسرافیش خراپە. یعنی ئینسان نابی چروک بی دەستی خۆی ئەوها تون گرتبی، نابی دەستیشی ئەوها کراوە بی، بەڵکو دەبی ئاوە ماڵەکەی لەسەر دەست بیتن، ئاوە ماڵەکەی لەسەر دەستی بی لەوەی کە بتانیتن بەردەوام بیبەخشی. لە نێوان صفەتی ڕەزیلی و ئیسراف بابەتێکە پێی ئیقتیساد، واتە ماڵ سەرفکردن بە مەبەست. خاڵیشتر صفەتی ئیثار، صفەتێکی زۆر گەورەیە، صفەتی هاوڵانی پێغەمبەرە صلی الله علیه وسلم و صفەتی پێغەمبەران بووە. براکانی یوسف پێغەمبەر چ دەڵێن؟ دەڵێن لەقەد ئاثەرەکە الله عەلەینا، بەڕاستی ئەی یوسف خوای گەورە تۆی بە چاکتر و باشتر دانا لەسەر ئێمە. یعنی ئیثار ئەوەیە کە کەسێک باڵاتر و چاکتر بی، کەسێکی پێش دەخەی لە پێش نەفسی خۆت. خاتو عائشە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ، یعنی ئەوە صفەتی تێگڕای سەحابەکان بووە بە تێگڕای. کاتێک کە ئیمامی عومەر شەهید دەبێ، عەبدوڵای کوڕی نار گوتی بڕۆ پێی برێ، حەزم لێ ئەگەر ئەو ئیزن بدا مافی خۆیتی ماڵی خۆیتی لە حوجرەکەی وی پێغەمبەر شاردرایتەوە و ئیمامی ئەبوبەکری شاردرایتەوە، ئەگەر ڕێم بدا حەز دەکەم ئەمنیش لەوێ بچمە تەنیشت جیرانی پێغەمبەر ئەبوبەکر. خاتو تەوان هات عەبدوڵڵا داوای کرد، گوتی ئەی دایکەی ئیمانداران بابم ئەو داوایی هەیە چ دەڵێ؟ وتی وەڵڵاهی بۆ خۆم دام نابوو ئەو شوێنە لێ نەدەگەڕام هیچ کەسێک جگە لەم لێرە بشاردێتەوە، بەڵام مادام پێشەوە عومەر هاتیە ئەوە ئەمەن ئەوی پێش نەفسی خۆم دەخەم بابێتن بەڵێ بهینن لەوەی دێ شارمەوە. تەوان ئیمامی عومەر فەرمووی ئەگەر تەواو وەفاتم کرد دوای مردنم ئەی عەبدوڵڵا جارێککە بڕۆ ئیزنی لێ وەگرا، نەکو لە دنیا لە شەرمی ڕوو ڕێگای دابی بزانە هەر ئەو لەسەر بەردەوامە لەسەر قسەکەی خۆی. بالفعل خاتو عائشە ڕێگایدا ئیمامی عومەر لەو شوێنە نێژرا کە ماڵی خۆشی بوو، ئەوی بە پێش نەفسی خۆی خست. ئەوە بەڕاستی صفەتی ئیماندارە. خوای گەورە عاقبەتی هەموو لایەکمان خێر بکە، خوای گەورە بە ئیمانێکی تەواو بتەوەوە بمرین و بژین، زندی بینەوە لە خزمەت خوای گەورە. وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.